قاقای پێکەنینی وشەی ئازایەتی بە ڕوخسارێکی هەست بزوێنتر لە شەفەق لە باوەشی ژیان و لێوارەی مەرگ. منداڵێکی هەژار بووم لە وێستگەی بیرەوەری بە دوای گەڵای زەردی پاییزان. فەرقی نەبوو لە جۆگەلەی چڵکاو یان ڕووباری سیروان. بەس لە شتڵی دوا هەمین ئارەزوم دەگەڕام، فارغ لە دنیای فانی پشت پەردەکان. دێوانەی ڕاستی بووم بە سەما و خرۆشەوە، بێ دڵە ڕاوکێ لە ڕاستی جنۆکەکان دەگەڕام. دوای خنکانی ئەستێرەکان لە ناو دڵی تاریکیدا تینکتر بووم لە لێوی دەروێشی ئاغا-زەمان. ئاوێتەی ناژیانی شیرینتر لە هەنگوێن و چەپەڵتر لە زەنگاوێک وە هەموو جۆرە ئاوێکی پیسی تیا دەچۆڕێت پاڵیان پێمەوەنا. خۆ بفرۆشم خۆفرۆش نیم و ئەهلی حەقم. لەسەر ڕەگ و ڕیشەی ڕەسەنترین سۆزی نیشتمان بووم بە خۆڵەمێش. خۆڵەمێشی ئەو شتڵەی واگەرەکی بوو ببێتە درەختێکی پڕسەمەر. ئەوە جوانترین سووتانی گوناحباری ئەم سەردەمەیە. بە ناونیشانی کوردی کلکدار گاڵتەیان پێم دەکرد. لە خۆرهەڵاتی دڵی تاقانە ڕاستینەی کەیهان بە نامۆبوون لە زگی دایکەوە، بە کردەوەی باوکانەوە سەرتاپام بوو بە نەفرەت. دابڕاوێکم لە کاروانی سەر لێ شێواوی شاجەلال، تاوێک لە ئەرزەنەوە تاوێکیش لە خەراب ڕەشک، بە تووشپاییەکەی جارانی وانەوە تا ئاربابا، لەسەر کێوە گەورەکانی سەمسووری نەمرود بەدەر، تا کاتی زاینی گڕی ئازادی لە دژە قایمەکانی سنەی خوێناوی، تا هەولێری دڵپڕلەقینی هۆلاکۆی مەغولی مەلعون، لە کۆڵانە ئارین میرکاناساکانی کۆبانێ تا کوێستانە سوور و زەردەکانی مەهابات، لە پشت سێبەری بەردەکەی سەر مەزاری پیرشالیار شاتووەکەی ئاڵمانەم پێوە دیارە. بە گەشەی ڕامانی ئازایەتی ڕێبەراپۆ ڕۆحمان پاک و ئارامتر لە جارانە. فارغ لدنیای بی وفا، رکن درگاه خدا، رکن درگاه خدا.